مەسەلەی شەرەف تەنها نابەسرێتەوە بە ژنەوە. شەرەف هەموو ئەو ئاکارانە ئەگرێتەوە کە تایبەت بە تاکەکانە و تەنها بۆ ڕەگەزیمەینە نییە. هەموو ئاکارەکانی مرۆڤ لای من پێناسی شەرەفیان هەیە. لە کۆمەڵگەی ئێمە بەداخەوە تا ئێستا سەیرەکرێ کە ژن کاباسی شەرەفی تاکەکانەکرێ یەکسەر وەجه و دەموچاوی ژنێک ئەگەر خوشکە دایکە ژنی کەسێکە ئەوانە ئەبنە شەرەفی. من پێم وایە هەموو تاکێک خاوەنی شەرەفی خۆیەتی. ژن شەرەفی پیاو نییە، ژن هاوتا و هاوشانی پیاوە، لەکەواتە خاوەنی کەسایەتی خۆی، شەرەفی خۆی و خاوەنی بوونیەتی خۆیەتی. بۆیە شەرەف تەنها پەیوەست نەکراوە بە ژنەوە. ژن ئەتوانێت وەک تاکێکی سەربەخۆ لە ناو کۆمەڵکە خزمەت بە مرۆڤایەتی بکەوە، ئەتوانێت خزمەت بە کۆمەڵ بکە. بۆیە هەرگیز لای من ژن پلە دوو لاواز نییە. ژن کائینێکی تەواو پێگەیشتووە، کائینێکە کە ئەتوانێت کار بکە ڕۆژانە، ئەرکەکانی جێبەجێ بکە، مافەکانی وەرگێ. ژن ئەو کولتورە باوەی کۆمەڵگەی کوردی کە کولتوری پیاو سالاری و نێرسالاریە کە تاکەکانی لەسەر ڕاهاتون و پەروەردەکراون، هەمیشە ژن بە پلەدوو لە کۆمەڵگەی کوردیا سیر کراوە، هەمیشە ژن بە شەرەفی خێزانەکەی و بنەماڵەکەی سیر کراوە کە ئەمە بەڕاستی تەواو پێچەوانەیە. کولتور وای کردووە کە ژن حتا خۆشی هەز بەو کەمیە بکە. من زۆر جار گوێم لە ژن بووە کە ئەڵێ پیاو مافی خۆیەتی کە ئەو باڵا دەست بێ و من لە ژێر باڵی ئەوا بم. ئەم کولتورەی کە ئەو پیاوەی لەسەر پەروەردە بووە، ژنەکەش هەر هەمان شێوە لەسەری ڕاهاتووە کە ئەمە بەڕاستی تەواو پێچەوانەیە. ژن لە ژێر باڵی پیاوە گەورە نەبووە، ژن هاوشانی پیاو ژیانی کردووە. بۆیە ئێمە پێویستە ئەوە ڕاست بکەینەوە، تەرازوی لاسەنگی کۆمەڵایەتی ڕاست بکەینەوە کە پێی وایە ژن پلە دووە و ژن کەمترە لە پیاو و ژن توانای نییە، هەتا ژن تەنها لە ڕووی بایۆلۆجیەوە لە پیاو جیاوازە. ئەگینا هیچ جیاوازیەک لە زانست نەی سەلماندووە، هیچ جیاوازێک لە بنێوان ئەو دوو تاکە هەبێ. ئەوە کۆمەڵگەیە، کۆمەڵە بڕیار لەسەرەوادا کە ژن نابێ هاوشانی پیاو بێ و پیاوەکانیش لەو ئەو گوناحن. بەڕاستی من زۆر ئەڵێم ژن چۆن قوربانیە، پیاویش قوربانیە، پیاویش لەسەر ئەوە ڕاهاتووە کە ئەو ئەبێت تاکێکی تووڕەی زەبت و ڕەبداری، ئەوە نیە خەمخۆری عایلەکە و گوایە ئەم ئەبێ ئاگای لە ژن و لە کەس مێینەکانی خێزانەکە بێ. بەڕاستی پیاویش قوربانیە. من پێم وایە پیاوانیش پێویستە لەگەڵ ئێمە کار بکەن بۆ ئەوەی ژن و پیاو یەکسان بن. ئەو کاتە ژن و پیاو وشیار بن سەبارەت بە مافەکانیان. ئێمە کێشەمانەوەیە کە ژنەکانیش وشیار نین سەبارەت بە ئەرک و مافەکانیان، بەشێک ئەمە عام و گشتگیر نییە و پیاوەکانیش وشیار نین سەبارەت بە ئەرک و مافەکان و مافەکانی ژنان. کاتێک ژنێک وشیارە بێ سەبارەت بە ئەرک و مافی، ئەمە واتای ئەوە نییە کە سنووری پیاو داگیرەکە، ئەو سنوورەی کە بۆی دیاری کراوە و پێویستە پێکەوە بژین پیاو پێی وایە کە و سنوورا بەزێنە. نەخێر، ژنی وشیار، دایکی وشیار، خێزانی وشیار بەرهەمەهێنێ، دواتر کۆمەڵی وشیار کە ئەمە وشیاری تاکەکان واکە کە ژن ئازادانەتر، پیاو ئازادانەتر تیا بژین و دوور بن لە توندوتیژی و هەموو ئەو بەریەکەوت نەخراپانەی کە لە کۆمەڵ دوجار توندوتیژی بەرامبەر تاکەکان لێکەوێتەوە. بوونی ڕێکخراوێکی زۆری تایبەت بە مافەکانی مرۆڤ و مافەکانی ژن تا ئێستا ژن ئەکوژرێ، تا ئێستا ژن توندوتیژی بەرامبەرەکرێت، تا ئێستا ژن بە پلە دوو سیرەکرێ. ئەمە کۆمەڵێک هۆکاری هەیە. یەک لەوانە لەگەڵ هاتنی و پێشکەوتنی تەکنەلۆژیا و شیاری نەهاتووە، و یەکێکی تر لەوانە کە تاکی بەرامبەر و پیاوان ڕەزامەند نین بە وشیاریی ژنان و بەو نەخێرەی. من زۆر جارە ئەوڕۆ پرسیارە ڕوبەڕوومانەکرێتەوە ئێوەکو ڕێکخراوەکانی ژنان لەگەڵ ئەوەی ئەو هەمووە کار و چالاکیەکەن کە ئەتانەوێ ژن وشیار و بەرەو پێش بچێ، بەڵام توندوتیژی هێشتا زیادی کردووە. هەر کاتێک توندوتیژیەک بەرامبەر ژنێکە کرێ، ژنێکە کوژرە، ئۆتۆماتیکیان ڕێکخراوەکانی ژنان تاوانبارەکرێن. ئەمەش بەشێکی بۆەوە گەڕێتەوە کە ڕێکخراوەکانی ژنان بوون بە هۆکار و بوون بە پاڵپشتی تەواوی ژن، و بەشێکی تر کارمان کردووە ژن وشیار بێتەوە، ئیتر بڵێ نەخێر تەواو بەسە تا ئێرە من
ڕازینیم بەو نابەرامبەریە، ڕازینیم بەو توندوتیژێ بەرامبەرمەکرێ. ئەمەش واکە کە پیاوان زۆر جار پەنابۆ بۆ توندوتیژی زیاترە بن، ئەگینا ئیشی زۆر کراوە. بەڵام لەگەڵ من زۆر جار ئەوەش هەڵێمەوە هاتنی پێشکەوتنی تەکنەلۆژیا و ئەم هاتنی تەکنەلۆژیا بە جۆرەکانیەوە بۆ کوردستان ئاسوودەی تەواوی بۆ ژنان نەیەناوە. ژنان ئەگەر جاران بە جۆرێکی تر توندوتیژیان بەرامبەرەکرا، بەڵام ئێستا توندوتیژیان بەرامبەرەکرێت لە ڕێگەی تەکنەلۆژیاوە. ڕۆژانە ئێمە وەکویەکێتی ژنان ئەو کەیسانەیە تەلامان کە ژنێک لە ڕێگەی کچێکی گیان، ژنێک لە ڕێگەی سوسیال میدیا و توندوتیژی بەرامبەرەکرێ و ئیهانە کرێەوە. زۆر جار ژن هەبووە ناچار کراوە بۆ خۆکوشتن، خۆسووتاندن، بۆ پەنابردنەبەر دەرچوون لە ماڵوە ڕێگاکانی ترکە گرتوێتێبەر بۆ ئەمە تەکنەلۆژیا هۆکارێک بۆ لە بکاتە ئەم پێشکەوتنە هەمووی لە خزمەتی ژنان نەبووە، بەشێکی بەڕاستی دژی ژن بووە و بەشێکی بە زەرەری ژن تەواو بووە. ژن شەرەفی خۆیەتی، ژن ئەگەر سەر بەخۆی کێ من هەمیشە ئەواڵێمەوە ژن ئەبێ وشیار کرێ کە تۆ خاوەنی کەسایەتی و شەرەفی خۆتی پێویست ناکە بۆ هیچ کەسێکی تر، بۆ هیچ کەس ئەو شکۆی خۆت بشکێنی بۆ هیچ تاکێکی تر. کاتێک ژن وشیارە بێ کە ئەو کەسایەتێکی تەواوی هەیە و سەر بەخۆیە، خۆی خەم ئەبێ خەمیەوە بخوا، نەک لەبەرەوە من خۆمە پارێزم، لەبەرەوە من شەرەفی بنە ماڵەیەکەم، خۆمە پارێزم، خاوەنی کەسایەتی خۆمم بۆ خۆم ئەپارێزم، نەک بۆ ئەوەی کە کەسێکی تر و بنەماڵەکە پارێزم. ئەو کولتور وای کردووەکە ژن تا ئێستا ئەگەر ژنێک هەڵەیەک لادانێکی هەبێ بنەماڵەکەی پێلەکەدار بکرێ، ژن خۆی لەکەدارە بێبەوە، لەبەرەوە ژن خۆی خاوەنی کەسایەتی و شەرەفی خۆیەتی. کۆمەڵێک هۆکار هەیە وای کردووە کە کوشتنی ژنان زیاد بێ. یەک لەو هۆکارانە هۆکاری سەرەکیە کە حکوومەت وەکو پێویست بە ڕۆڵی خۆی هەڵنەساوە، دادگاکان بە ڕۆڵی خۆیان هەڵنەساون، بکوژانی ژنان ئازادانە و زۆر سەر بەخۆیانە دوایەوە لەناو کۆمەڵە ئەژین و خەڵک پەنجەی تاوانیشان بۆ ڕاناکێشێ. لەبەرەوە پیان وایە ئەم کەسە ئەم کاری لە پێناوەوا کردووەکە سڕینەوەی عیبە و عار بێ لە ناو خێزانەکە. بۆیە زۆر جار حکوومەت بە ئەرکی خۆیان لەساوە دادگاکان بکوژانی ژنان بەر لەژێر هەر پاسا و بیانویەکە کە بە ناوی سڕینەوەی عار و شوورەیە ئازاد دەکرێمە هۆکارێکە کە خەڵک پەنا بۆ کوشتنەبە. لەبەرەوە کوشتن ئەمڕۆ وای لێ هاتووە خەڵک سزاکەی وەرناگرێ. ئەمە هۆکارێک و هۆکارێکی تر ئەوەیە کە خەڵک وشیار نییە بەو ڕادەیە. وشیاری مرۆڤ پێویستە بگاتە ئەو کاتی کە کوشتن تاکە چارەسەر نییە. کوشتن ئەگەر ژنێکە کوژرێ ئەگەر ئەوان ناوێنن مەسەلەی شەرەف، هەتا لەم کۆمەڵی ئێمە بەچەند نەوە دوایە واڵێن کەسێک کوژرا لەسەر ئەوەکە ئەمان ناوێنێن شەرەف. لەبەرەوە پێویستە ئەمە چارەسەر نییە. هەر کەسێک کاتێک تووشی لادانیان هەڵەیەکە بێ دڵنیا بە چارەسەر هەیە و ئەو تاکە ئەتوانرێ بگەڕێنرێتەوە سەر ژیانی ئاسایی خۆی. مرۆڤ هەموو تاکێک بە نێر و مێوە قابیل بەوەی هەڵە بکە، بەڵام هەڵە کۆتایی ژیان نییە و لەگەڵبوونی هەڵە پێویست ناکە کەسەکە بکوژرێ و پێویست ناکە بگاتە ئەوەی کە ئەم کوشتنە بێ بە شوورەیەکی تر بۆ بنەماڵەکە لەو کۆمەڵی ئێمەی تیاژین. ژن مادەم بناویان ناوە شەرەفکە ئەسڵی مەسەلەکەوانە ئەبێتە عیبەیەک بۆ خێزانەکە، بۆ پێویستە پەنا بۆ چارەسەری تر ببرێ. پەنا کاتێک ژنێکە کوژرێ خۆ ئەگەر کێشەیەکی هەیە ڕەنگە خێزانەکەی خۆی بزان، بەسکە ئەو کوژرێ تەواوی کوردستان و زۆر جار دەرەوە شەزان. لەبەرەوە ئەمە چارەسەر نییە. ئەگەر خەڵک بۆ چارەسەرەگەڕێ ڕێگای تر هەیە، پێویستە ئەو کەسە ڕابهێنرێتەوە و دووبارە ژیانی ئاسایی لەناو کۆمەڵ بەردەوام بکە. ئەمڕۆ ڕاگەیاندن بە چووەتە تەواوی سوچەکانی ژیان، تەواوی کونجەکانی ژیانی مرۆڤەکان. هەر ژنێکە کوژرێ ڕاگەیاندن یەکسەر لە شوێنی ڕووداوەکە حازرە بێ. ئەمە لایەنێکی باشی هەیە و لایەنێکی خراپی هەیە. لایەنێکی باشی هەیە کە ئامارەکان ناشاردرێنەوە و لایەنێکی خراپیش هەیە کە بەداخەوە ڕاگەیاندن هەندێک جار من هەمویان ناڵم ڕێزم بۆ تەواوی ڕاگەیاندنەکان. هەندێک جار کابرا ژنێک کوژراوە، تاوانێک لە خێزانێکا کراوە، ڕاگەیاندن بە جۆرێکی تر تەختی ئەو بابەتاکە کە بە زەرەری ژنەکە و کەیسەکە و تەواوی مەسەلەکانی ژنان
تەواوە بێ بۆیە ڕاگەاندن پێویستە بە ڕۆڵی ئەرێنی خۆی هەسێ لە کاتی ڕۆماڵکردنی کەیسەکانی کوشتنی ژنان و کوشتنی هەر تاکێکی تر بەداخەوە هەنێک جار بەو ڕۆڵی ئەرێنی هەڵناسێ و دوجار کەیسەکە بە جۆرێکی ترە و هەنێک جار ئێمە ئەواڵێنەوە لایەنە خراپەکەی ئەوەیە زۆر جار ئەم تاوانکاریە دووبارە ئەکرێتەوە بە هاوشێوەی ئەویش لە ڕێگەی ڕاگەیانەکەەوە کە بڵاوەکرێتەوە ڕووداوی هاوشێوەی ئەوە کە تاوانکاری هاوشێوەی ئەو لە شوێنی تری کوردستان و لە شاری تری کوردستان دووبارەکرێتەوە کێشەمان لە بوونی یاساکانە نییە کێشەمان لە جێبەجێکردنی یاساکانە هەیە لەبەرەوە پێویستەکە کە بکوژانی ژنان سزایی یاسایی خۆیان وەرگن بەڕاستی بیر لەوە نەکاتەوە کەوت تاوانکاریە بکە بەڵام کاتێ سیرەکە بکوژی ژنێک ئازادانە لە ئەگەڕێت و سەریشی لە هەموو کەس بەرزتر کردو گوایە ئەو ژنێکی کوشتووە و عیبەیەکی لە کۆڵی خێزانەکەی کردوتەوەواکە کە خەڵک ئەوە دووبارەکاتەوە کەواتە پێویستە دادگاکان پێویستە حکوومەت هەوڵی جددیتر بابووە بەکردنەوەی شوێنی داڵدەدانی ژنان و حکوومەت پارێزەری تەواوی مافەکانی ژنان بێ کە لە وڵاتانی پێشکەوتو وایە حکوومەت و دادگاکان هەڵەسن بە ڕۆڵەی کە لێرە عەشیرەت و قەبیلە و بنەماڵەیەک هەڵەسن بە جێبەجێکردنی یاسای قەبیلە کە کوشتنی ژنانە لە وڵاتان یا بە یاسا ژیانی تاکەکان ڕێک خراوە پێویستە لێرەش بە یاسا ژیانی تاکەکان ڕێک بخرێ هیچ کەس مافی لەسەرنەوەی ژیانی لە هیچ کەسێکی تر نەبێ ئەگەر نێرە و گەرمێ